بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری خەرجکردنی موچەی مانگی حوتی موچەخۆرانی هەرێم دەکەین لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراق هەروە باز لە تارنووسی موچەی مانگەکانی داهاتوش دەکەین. دیارە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە کە موچەی مانگی حوت خەرج بکات و دەبێت تەرەمیش داهاتی نانەوتی ڕاڕەست بکات و قسە لەسەرەوەش دەکەین بۆ مانگەکانی داهاتوو پرسینەوە چۆن ئیغلا دەکرێتەوە داهاتی نانەوتی. ئەم پرسیان لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بن، سوپاسیانە دەبن سوپاس دەکەین. ئەگە سەرتە لەو دەست پێ بکەین چۆن ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕازی بوو کە موچەی مانگی حوت خەرج بکە، بڵێن لێک نزیک بوونەوە هەیە لە بوار لە نەوت، بەڵام ڕێکەوتنەکە واژۆ نەکراوە، لەسەر داهاتی نانەوتی ڕێکەوتن نەکراوە، چۆن بڕیاریدا؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس و سڵاوڕێز بۆ بینەرانی خۆشەویست. طبعاً بابەتی موچە بابەتێکی هەستیارە، یعنی لە ڕووی یاسایی، لە ڕووی با بڵێین دەستوریەوە، لە ڕووی یعنی لە ڕووی ئینسانیەوە فشارێکی زۆریشی لەسەر حکومەتی عێراقی لەسەر خودی سوودانیش دروست کردو لە ڕاستیدا. یعنی بابەتەکە بەتەنها با بڵێین مالی بەحت نییە، بڵێ بەس بابەتەشی دارایە ڕەهەندی زۆرە. بۆیە بەڕای من سوودانی لە دەرفەتێک دەگەڕێ بگاتە ئەوەی کە یەک تۆز دەستکراوە بێ بۆی کە موچە بنێرێ. بۆیە ئەمڕۆ لەسەر داوای وەزیرە کوردەکان خراوەتە ناو بەرنامەی کار و دواتریش دەنگ لەسەرەوە درا کە موچەی مانگی حوت بنێرێ. بۆچی؟ لەبەرەوەی لە هەردوو بابەتەکە چ لە بابەتی نەوت چ لە بابەتی داهاتی نانەوتی لێک نزیک بوونەوەی باش هەیە. لە بابەتی نەوت طبعاً گەیشتوونەوەی کە احتیمالی هەیە لە نزیکدا، هەرچەند یعنی زۆر جار تووشی و حاڵەتە بووین تەنانەت نەک هەر ئێمە وەزیری نەوتی عێراق دو سێ جار کوتێتی لە چەند سەعاتی داهاتوودا نەوت هەنارە دەکرێت دوایی نەکرا. بۆیە ئەمە یعنی ئەم گریمانەیەت بە دوور بگرین کە ناکرێ. ڕێکەوتنێک کراوە ئەم جاریان با بڵێن شاملترە، گشتگیرترە لە ڕێکەوتنەکانی پێشوو لە بواری نەوت بەڵێ، چونکە شەقە گرنگەکەی بڵێن بڕگە گرنگەکەی نەوتە. ئەگەر نەوت چارەسەر بێ ئۆکێکە ئاسانترە، یعنی ئاسانترە نە لە ڕووی یاسایەوە، لە ڕووی ڕقەمەوە ئێستا باسی دەکەین. لە ڕووی با بڵێن داهاتی یعنی مەلەفی نەوت یا با بڵێن هەرناردەکردنەوەی نەوت گەیشتوونەوەی کە ڕێکەوتنێکی گشتگیرتر کراوە. حکومەتی هەرێمی کوردستان پێی رازیە، حکومەتی عێراقی وەزارەتی نەوت پێی رازیە، شەریکاتی نەوت پێی رازیە. تا ڕادەیەکی زۆر ئەمڕۆ باسی DNO نەروێجی دەکرێت. ئەویش کۆمپانیای نەوتی هەیە لە کوردستان لە ئەپیکور هەشتا، ئەویش رازی دەبێت، ئەویش ئێوارە بەیاننامەیەکی هەبوو پێشوازی لێ دەکات، بەڵام لەوانەیە تێبینێکی هەبێ حەلەکەشیان داناوە، ینی ئەوەیە کە بۆ DNO نەرویجی ئەوەی کە ئەو بەرهەمی دێنە با لە ناوخۆ بۆ ئەویان بۆ ناوخۆبێ ئەوکەی کە هەنار دەبکەن. ینی حەل ئاسانە، دەزانی نیەتی چارەسەر هەبێ هەموو بربەستەکان تێدەپەڕێنرێ. بۆیە لە بابەتی نەوت کە گەیشتونە ئەوەی کۆمپانیا نەوتیەکان حەق دەستی خۆیان لە زیاتی بە پارە وەربگرن و چاوەڕێ بکەن کەی حکومەتی عێراقی بۆیان سەرف دەکا ڕۆژانە بە سعری نەوتی ئەو ڕۆژە $16 بۆ حساب دەکرێت و نەوتیان دەدرێتێ. ئەمە خۆیان دەیفرۆشن هەڵی دەگرن چی لێ دەکەن، ئەمە پەیوەندی بە خۆیانەوە دەبێت. ئەمە مەسەلەی حەق دەست. یەک بابەتی هین ماوە، ئەو قەرزەی کە هی کۆمپانیاکانە لەسەر حکومەتی هەرێمی کوردستانەکە نزیکەی $1,000,000 ئەوە چارەسەر نەکراوە. بەڵام پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان لەو بڕەنەوتەی کە بۆ ناوخۆیان نەک بۆ ناوخۆ با بڵێن زیاد دەبێ و دەبێ وەردە لەوە دەیداتەوە. یەک شتی کەشمان هەیە، حکومەتی هەرێمی کوردستان ماوەیەک نەوتی زۆری داوە بە بەغدا لەو ینی تێچوی ئەو بڕەنەوتەی نەداوە 11 ملیۆن لە ساڵی 2023 تقریبا، يعني بالضبط دقيق، يعني الرقم كان نازل 5000 وكاته درا بلا او ماويه اوش يعني اگر حقي اوش تصفيه بكره لقال العراق دكري بدرته بقرزي كومبانيا كان ورده يعني دتينه وسر قسيه كم نيتي تسار سر برياريشي هين قطعي هبه بو تسار سري كان همو بربستەکان ئاسان هەل دەبێ. جا بچینەوە سەر پرسیاری یەکەم بۆچی بڕیاری موچەی مانگی حوت درا. ئەمە نەوت لێک نزیک بوونەوە هەیە، بەڕێ نەکراوە، بەڵام وەکو باسم کرد یعنی سوودانی لە هینێک دەگەڕێ، ینی نزیک بوونەوەیەکی باشەیە پێدەچێتەوە و هەردوو لە هەموو لا پێ ڕازی بوون
و قسە لەسەرەوەشێ لە ماوەیەکی نزیکدا هەردوو لای واژۆی بکەن چونکە لە کۆبنەوەی دوێنێ کۆمپانیای نێوتی باکوور بە نوێنەرایەتی وەزارەتی نێوتی عێراق بەشدار بووە وتیان واژۆ کراوە ئەو کۆمپانیای یعنی وەکو ئامادەکاری هەناردەکردنەوە بەڵێ بەس دەکەوتنەکە لە فەرمیتر ڕابنێ وەزارەتی نێوتی ئەمڕۆ پێم وایە چاوەڕێی کۆبنەوەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران دەکرا بۆ ئەنجومەنی وەزیران تەبەنی بکرێ ینی بکرێتە قەرار دیارە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران ئۆکەی داوە لەسەر بەڵێ ڕازی ئەنجومەنی وەزیران عێراق بەو لێتێگەشتنی کراوە سێ قۆڵەکە بەڵێ بەوە ڕازیە وەزارەتی نوێتی ڕاست باردووە بە تەواوکردنی ڕێکارەکانی واژۆکردن لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان یعنی ئێستا کۆبنەوەی ئەمڕۆ مەسەلەی نەوتی تقریباً حەسم کردووە بەو ڕێکەوتنی کە کراوە لە داهاتی نانەوتی ئەو راپۆرتەی کە دوێنێ ئەنجومەنی دەوڵەت ناردوویەتیەوە بۆ ئەنجومەنی وەزیران مەبەستم ئەوەش ئەمڕۆ مناقەشە نەکراوە بۆچی پێم وایە ینی مەڕێی خۆمە پێم وایە ئەمڕۆ مناقەشە کرابا گرفتی دروست دەکرد بۆ موچەی گرفتی دروست دەکرد ینی بۆ موچە و بۆ ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداش بۆچی چونکە بەشی زۆری تەفسیرەکەی لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستان نییە مرکزیتێکی زۆری پێوە دیارە ڕاستە هەموو بنەما یاسایەکانی ڕەچاو کردو بەڵام مرکزیتێکی زۆری پێوە دیارە لە قازانجی حکوومەتی هەرێم نییە بۆیە پێم وایە سوودانی ئەو لیژنە وزاریە کە پێکێنرا بوو 6 وەزیرەکە ئەو لیژنە وزاری ڕاست پێدراوە جارێک کە پێدا بچێتەوە تعدیلە چی بکە نە بە شێوەیەک ینی شتی نایاسایی زەقی تێدا بێ بەڵام وا بێکە لێک نزیک بوونەوە دروست ببێ بۆیە بەرمەبنای ئەو هەموو لێک نزیک بوونەوە و نزیک بوون لە چارەسەری کۆتایی بڕیاردراوە موچەی مانگی حەوت دەست بە ڕێکارەکانی بکرێ طبعا ئەمە هاوکاتە لەگەڵ دووشت بیرمان نەچێ ینی لەو 5 خاڵێک کە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دراوە یەک ئەوەیە کە داهاتی نانەوتی ڕاستە باس نەکراوە بەڵامەوە تەحسیل حاصلە یعنی پێشتر هەروە بووە ینی دەبێ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕێ کە لەسەری ڕێکەوتون کە باز لە 120 میلیارەکە دەکرێت جارێکی دیکە بخرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی اینجا حکوومەتی عێراقی تەمویلی موچەی مانگی حەوت پێشبین دەکرێت کەی بگا موچەی مانگی حەوت وەکو گەیشتنەکەی والله بەپێی ئەگەر داهاتی نانەوتی هەرێم طبعا یەک شتیکەش هەیە ڕاستە وەکو مەرجی 100% باس نەکراوە بەڵام یەک شتیکەش هەیە طبعا هاوتەری بنەمانە لە ماوەی 48 ساعتی تردا دەبێ بابەتی نەوت حەسم بکرێ ینی یەکلا بکرێتەوە بەڵێ گرفت دروست نەوێت چ لە ڕێکەوتنەکەی چ لە بابەتی هەناردەکردنەکەی طبعا بۆ خۆی 48 ساعت هەردەخایێنێ زیاتری هەتا ڕێکارەکانی بۆیە بە هەموو ئەگەرەکان وا پێدەچێ ناردنی موچەی مانگی حەوت بکرێتە ناوەڕاستی هەفتەی داهاتوو بۆ ناوەڕاستی هەفتەی داهاتوو یعنی احتیمالی زۆرە هەفتەی داهاتوو تقریبا بۆ هەفتەی داهاتوو تەمان دەگەینە نزیکی کۆتایی با بڵین مانگی نۆ ئەمڕۆ 23 مانگە بەڵێ دەگەینە کۆتایی مانگی نۆ دەبوو موچەی مانگی نۆ بدرێ مانگی حەوت دەدرێ ینی ئێمە بەردەوام ئێستا حالیان 2 مانگ لە دوایی باشە بەس ئەو موچەی چارنووسی موچەیمانەکانی داهاتوو خەڵک زۆر قسەی لەسەر دەکا ئەوە چی لێ دێت چونکە من حسابی کەین لەو ساڵدا 97 ڕۆژمان ماوە ینی لەم ساڵدا 6 موچەش نەدراوە 97 ماوە 6 نەدراوە یعنی ئەگە دابەشی کەین 15 ڕۆژ جارێک موچە دابەش بکرێ اینجا فریەوە دەکەوی 6 موچەکە بدرێت تەماشایکە ئێمە لە کۆتایی مانگی نۆ موچەی مانگی حەوت وەردەگرین وەنیە 3 مانگمان دەمێنێ 10 11 و 12 وەنیە 10 11 12 لە کاتی خۆیدا ئەمە هەموو 3 مانگ ئەوە هەر 3 مانگەکە وەنیە وەکو باسم کردمە دوو موچەمان مشکلیە لە بینی مەسەلەن 20 ڕۆژ جارێک 25 ڕۆژ جارێک تا کۆتایی ساڵ 4 موچە دەدرێ موچەیەک احتیمالی هەیە بکەوێتە ناوەڕاستی مەسەلەن مانگی یەکی ساڵی داهاتوو بنمونە دەزانی ئەمە ینی قورس نییە چێ ئەنی کە بڕیار درا و پارە تەخسیس کرا و تەمویل کرا و هیچ مشکلە نەبوو بەسەلەی وەختەکەی مشکلە نییە لە 20 ڕۆژ جارێکدا لە 25 ڕۆژ جارێکدا موچەیەک بێ وانە یعنی مەسەلەن ئێستا ئەم بابەتە پارە هەبێ لای من بەیان لای تو بەیان لای هەر کەسێکی بێکە بەسیترین حساباتە دەتوانێت لە ماوەی 6 مانگدا گەژمینی موچەنە فۆتی مامۆستا چونکە بەش لەژنەی دارایی بووی یعنی چونکە ئێستا خەڵک ینی مەترسیە موچەی بفۆتێ دەزانی ئەگەر بچێتە ساڵی داهاتووش لە ڕووی یاسای بودجە و نازانم دەڵێن ساڵانە بڵین ساڵی دارایی کۆتایی پێدەهی ئەم ساڵ مشکلە نیە ساڵ دارایی کۆتایی پێ گرنگەوەی بڕیارەکە هەیە تەخسیس کرابێ پارەکە هەبێ
با تەوزیعەکە لە مانگی 12 لە مانگی 1 بێت هیچ مشکلە نییە لە ڕووی دارایی لە ڕووی دارایی هیچ کێشەی نییە گرنگەوەی پێش داخستنی حساباتی دارایی ئەو ساڵە پارەکەی تەخسیس کرابێ و تەمویلی هەبێ هیچ مشکلی نییە لە ڕووی یاسایی هیچ مشکلی نییە بەڕێز گەشتبینی نیە و شەژموت یعنی ڕێککەوتن تەماشایکە پێوەستە بە چی بۆ پێوەستە بە ڕێککەوتن بە تایبەتی نەوت بابەتی نەوت مشکلی بۆ دروست نەکرێتەوە هەناردە بکرێ چونکە بۆ کاک حەچیم بابەتی نەوت بابەتەکی ئالۆزە نزیکێمە بوو بە چەند ساڵ لەنێوان هەرێم و بەغدا تەراکوماتی کردو ینی کەڵەکە بووە بەینەکانی ئەم حکوومەتی سوودانیە هەتا ئینتیخابات و هەتا دوای ئینتیخاباتیش و هەتا حکوومەتی تازەش تەشکیل دەبێ دەیەوێ ئەم بابەتی نەوتە بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ هێز ینی پیشاندانی قووەتی هینی خۆی قانونی خۆی بەکاربێنێ دەڵێ لە 2000 لانی کەم لە 2014ەوە لە سەردەمی حکوومەتی دومی بەڕێز مالیکی لە سەردەمی عەبادی لە سەردەمی عادل عەبدولمەهدی لە سەردەمی کاظمی هەتا ئێستا هیچ یەکێک لە سەرۆکوەزیرەکان نەیتوانیوە کێشەی نەوت بگەێنێتە ئەو ئاستە بۆ چارەسەر ئێستا دەڵێ تەمان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە ڕێکەوتنەکە ڕازیە لەبەرەوەی مەلەفی نەوت وەکو مەلەفی نەوت ئیدارەدانی مەلەفی نەوت لای حکوومەتی هەرێمی کوردستانە لای وەزارەتی سامانە سروشتەکانە ئەمە بۆ حکوومەتی هەرێم وەکو حەقەکی دەستوری قانونی خۆی دەیبینێ بۆ سوودانی گرنگە بۆ ئەو نەوتەکە چەند بەرمی لە مشکلینە 100,000 50,000 60,000 چەندە مشکلینە گرنگ ئەوەیە وەری دەگرێ لە ڕێگەی سۆمەوە دەیفرۆشێ پارەکە دەچێتە خەزانەی حکوومەتی عێراقیەوە دەڵێ ئەمە کە من کردم کەس نەیتوانیوە بیکە هەموو سەرۆکوەزیرانانی پێشتر ناتوانیوە بکەن بۆیە بابەتی نەوت هەناردە بکرێتەوە سۆمە بیفرۆشێ پارەکە بچێتە خەزانەی دەوڵەتەوە سوودانی دەتوانێت بەسەرەن بەرمونە موچەی ئەم ساڵ هەتا هەر 6 مانگێکی هیچی نافەوتێ و احتیمالیشی زۆرە بۆ 2026 زۆر جارباسی ئەومان کردووە بە هەموو ئەگەرەکان پێمان دەڵێم حکوومەتە یعنی حکوومەتی داهاتوو لە 2026 فریای موازنە ناکەوێت 2026 یعنی ئەگەرێکی زۆر زۆرە لە 2026 حکوومەتی عێراقی یاسای موازنەی نەبێت کە یاسای موازنەی نەبوو بە پێی قانونی ئیدارەی مالی چ دەکات یەک لەسەر 12 ساڵی پێش سەرف دەکات یعنی ئێمە کە 12 موچەمان تەماشایکە ئێمە لە ڕووی قانونیەوە باز دەکەم سبەی بینی هەرێم و بەغداد تێک دەسێ خوانە خواستە کەس ئیلتیزام بە قانونەوە ناکات کەس ئیلتیزام بە ڕێکەوتنەوە ناکات مە بابەتێکی ترە بەڵام لە ڕووی قانونیەوە دەڵێم ئێمە کە توانیمان 12 موچەی ئەم ساڵ دەستەبەر بکەین بنەمایەکی قانونی بەقووەتە بۆ 12 موچەی ساڵی داهاتوش ئەگەر موازنەشمان نەبوو یعنی موازنەشمان نەبێ بنەمایەکی بەهێزی قانونیە بۆی لە ساڵی داهاتوودا داوای موچەکانی خۆمان دەڵێن ڕێکەوتنەکە کاتی ینی دەسەڵاتداران هەرێمیش دەیانەوێت تا کۆتایی ئەم ساڵ بێ ڕاستکردنی نەوتەکە بێ داهاتینە خۆ لە پاڵ نەوتەکەش ئەگەر لەسەر داهاتینە نەوتیش ڕێک نەکەون خۆ دەبێت 120 میلیارد مانگانە ڕادەستکەن وایە لە پاڵەوەش بۆی کە موچە زوو خەرج بکرێ یەک لەو خاڵانەی کە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران با بڵین بڕیاری لێدراوە ئەوەیە کە دەڵێت لە بۆ مانگەکانی داهاتوو دەبێت داهاتی نانەوتی حکوومەتی هەرێمی کوردستان لە 120 میلیارد زیاتر بێ قسەیە چکە خۆ دوایمە حیساباتەوە نیە بەپێی ئەو ڕوونکردنەوە و تەفسیری کە ئەنجومەنی دەوڵەت کردوێتی و نێردراوە بۆ ئەنجومەنی وەزیران و سوودانی ئیحالەی لیژنە 6 وەزیرەکەی کردووە خۆ دوای دەبێتە حیسابات و ڕقم وە نیە داهاتی نانەوتی بۆچی دەڵی نەگەر بابەتی نەوت حەل کرا هەناردەکرا داهاتی نانەوتی ئاسانتر چکە داهاتی نانەوتی 2000 ڕقەمە ئەوەی هەرێم حسابی دەکات لای خۆی بنمونە دەکاتە 100 میلیارد ئەوەی حکوومەتی عێراقی حسابی دەکاتە 150 میلیارد لە بینی ئەمداندا چەند هەیە 50 میلیارد هەیە لەوانەیە بنمونە ینی باسی ئەگەر دەکەین فەرزیات لەوانەیە لەسەر 20 میلیارد لەسەر 30 میلیارد مشکلیان هەبێ حەل دەبێ قورس نییە بەس مەلەفی نەوت قورسە مەلەفی نەوت ڕەهەندی سیاسی هەیە ڕەهەندی یاسایی هەیە ڕەهەندی ئەقلیمی هەیە نێودەوڵەتی هەیە قۆڵبادانی 10 ساڵ زیاتری نێوان هەرێم و بەغدای تێدا بووە هەریەکەی چێ دەیەوێ هینی خۆی دەسەڵاتی خۆی بەسەر مەلەفەدا پسەپێنێ بۆیە مەلەفی نەوت ئاڵۆسترە قورسترە مەلەفی نەوت حەل ببێ داهاتی نانەوتی ئاسانترە باش بەس مامۆستا گەر لێکی بدەیت وێستا عێراق لە ڕووی داراییەوە قازانج ناکە بڵێن ئەگەر 120 میلیاری ڕاڕەز بکرێ و ئەگەر نەوتەکەشی ڕاز بکرێ باز بکرێت 100,000 بۆ کۆمپانیاکان بێ 50-60 بۆ بڵێن 100,000 بۆ حکوومەتی عێراقی بێ 50-60 بۆ حەقدەستی کۆمپانیاکان بێ خۆگەر بە 70 دلاریش بفرۆشێت و 120 میلیاریش بخەیتە سەر ناگاتە 800 میلیارد وایە یعنی ئەو کاتە بۆ موچە مانگانە تۆ تریلۆنێکت پێویستە بەڕای من وەکو لایەنە ئابوووریەکەی قازان
بەڕای من حکوومەتی عێراقی ئەگەر بەسەرەن حسابی ئەوە بک بڵێ چەندم دەست دەکەوێت و چەند سەرف دەکەم زرێر دەکات بەڵام ئەو لێک ناداتەوە وەکو باسم کرد لایەنە سیاسی و یاسایەکەیەتی ئەو دەڵێ من گرنگە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بفرۆشم و پارەکەشی بێتەوە خەزێنەی گشتی دەوڵەت یەک شتی کەش گرنگایش ئەوەیە ئەوەی کە عێراق بەشێکە لە ڕێکخراوی ئۆپێک و لەناو ئۆپێک پلەسدایە بەردەوام ئەو نەوتێک کە لە هەرێمی کوردستان جاران هەناردە دەکرا بە بۆڕیان مەسەلەن ئەوەی کە سوودانی لە پەرلەمان کوتی بە تەنکەر بە قاچاق دەفرۆشرێ هەمووی لەسەر عێراق حسابە لەو معادلەتانە ئێران و تورکیا بە تەنکەر هەمووی هەرچی بە دڵنیاییەوە هەمووی لەسەر نەوتی عێراق طبعاً قسەی سوودانیا قسەی من نییە قسەی سوودانیا لە ناو پەرلەمان گوتی ئێمە لە ئۆپێک و ئۆپێک پلەس ڕوبەڕووی ڕەخنەی جددی و غەرامە بووینەوە لەبەرەوەی ئەو نەوتێک کە بە قاچاق دەفرۆشرێ لەسەر ئێمە حساب کراوە لەسەر حسەی عێراق بۆیە بۆ عێراق ئەگەر مەسەلەن 100 ملیارێکیش پارەکەی زیاتر بدا لەوەی کە دەستی دەکەوێتەوە گرنگ نییە بەلایەوە وەکو باسم کرد بە شێوەیەکی گشتی بۆ حکوومەتی عێراقی گرنگە مەلەفە لە ڕێگەی نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێ و بۆ خودی سوودانی گرنگە کە ئەم بابەتە بگەێنێتە ئەو قۆناغی کە بڵێ من توانیم نەوتی هەرێمی کوردستان وەربگرمەوە ئەگەر بەس بەرهەمەکەش بێ مەلەفەکەش نەبێ لە ڕێگەی بۆ هەڵبژاردننی سوودانی بەدڵنیاییەوە بکرێتە لە ڕێی سۆم ئەکید ئەگرەوەڵا سوودانی دەتوانێت وەکو ئینجازێکی باش بۆ خۆی بەکاری بێنێ لە حملەی انتخابات و لە ڕووی داراییشەوە طبعاً دەتوانێت وەڵامی ئەو ڕەخنانەی کە بەردەوام با بڵین بەعام دەگیرێ دەڵێن بۆچی بەغدا بەردەوام پارە دەنێرە بۆ هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان هیچ ناداتەوە ئەو کاتە دەڵێ من دەڵێ نا من نەوتەکە بندەی فرۆشم پارەکەش دەچێتەوە خەزینەی دەوڵەت بۆیە دەستکراوەتر دەبێت لە ناردنی موچەی فەرمانبەران و پشکی هەرێمی کوردستان بەس لە ڕووی دارایی و عێراق کێشەی نییە ئەگەر ئیرادە هەبێ موچەکانی داهاتوش بنێرێ بۆ کێشەی کەمی پارە هەبێ لەو ڕۆ کێشەی نییە ئەگەرانەوێ بازەوەی کەسا خەرجەکانی دەوڵات مانگان لە بینی 7 تریلیۆن دیناردایە دەزانی ڕاستە خەرجەکانی حکوومەتی عێراقی زۆر زۆرە و بەڵام بەڕای من حکوومەتی عێراقی کێشەی سیولەی نییە ئەوەی کە باز دەکرێت شتێکی دروست کراوە پارەی هەیە بەڕای من پارەی هەیە و بەو تریلیۆن دینارەشیان بەو پارەی کە بۆ موچەی فەرمانبەران دەینێرێت گرفت بۆ سیولەی عێراق دروست نابێت بەدڵنیاییەوە بەسەرەن لە ڕابردوودا ئەمە بەیاننامەی لقی هەولێری بانقی مەرکەزیمان هەیە دەڵێ ئەمە پارەیەکی زۆرمان لەبەردەستە تەنانەت باشی موچەی 2 مانگیشمان لەبەردەستە یعنی چی عێراق بەڕای من کێشەی سیولەی نییە لەوانەیە بەسەرەن بن تەخیر بوونێک چەند ڕۆژێک تاوەکو هین دەبێت بەڵام بەگشتی کێشەی سیولەی نییە عێراق باش بینە سەر ئەو ڕاپۆرتی ئەنجومەنی دەوڵەت ئەگەر یەک بەیەکشی کەینەوە بە یەکەم جار لەسەر ینی داهاتی خاڵی خاڵە سنووریەکان کە باج و ڕسمی گومرگیە بۆ چوونی چ بوو ئەنجومەنی دەوڵەت و ئایا دەبێ چەندی بۆ هەرێم بێ چەندی بۆ بەغدا بێ دەزانی کاک حەکیم ئێمە لە طبعاً جاری یەکەم ئەنجومەنی وەزیرانی عێراق ینی بڵێن داوایەکی نووسراوێکی ئاڕاستی ئەنجومەنی دەوڵەت کردووە داوای تەفسیری چەند مادەیەکی قانونی لێ دەکات دەڵێ ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان لەم چەند خاڵە قانونیە کاممان لەسەر حەقین چکە خلافمان هەیە 6 ئەنجومەنی دەوڵەت لە راپۆرتە 22 لاپەڕەکەیدا جوابی 6 پرسیاری داوەتەوە یان بە بڵێن شیکردنەوەی بۆ 6 پرسیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق کردووە طبعاً لەم 6 خاڵەدا زەمان یەکەمیان باس لە هین دەکات دەڵێ ئەو هەموو ئیراداتی دەوڵەت هەموو داهاتی دەوڵەت کە لە مادەی با بڵێن هین باس کراوە لە مادەی 29 قانونی ئیدارەی مالی هەرچی ئیراداتی دەوڵەت هەیە دەگەڕێنرێتەوە بۆ دەوڵەت یعنی لە پارێزگاکان هەرێمەکان و پارێزگاکان و هەر هەمووی دەگەڕێنرێتەوە بۆ دەوڵەت دەڵێ دوایی تەوزیعەکەی چۆن تەوزیع دەکرێت هەر کەسە حسەکەی بە پێی دەبێت بە پێی مادەی 29 یەکەمی قانونی ئیدارەی مالی یعنی مامۆستا دەکرێت بڵێن هەموو داهاتی پارێزگاکان هەرێمەکان بە داهاتی فیدراڵی هەژمار دەکرێت دوای دێتە سەرهین دوای دێتە سەر خاڵی تر هەندێک داهاتی ترمان هەیە دوای دێتە سەری بەڵام بە شێوەیەکی گشتی دەڵێ هەرچی ئیرادات هەیە هەرچی داهات هەیە دەبێت بخرێتەوە خەزانەی گشتی
دوایی بەپێی قانونی ئیدارەی مالی مادەی 29 خاڵی یەکەم تەوزیع دەکرێتەوە. طبعا تەوزیعەکە دەڵێ لە 150 داهاتە فیدراڵیەکان داهاتی زەرای ڕسومی فیدراڵی. ئەو یەکەم ئەنجا هەر لەوێدا طبعا یەک خاڵی گرنگ هەیە یەک خاڵی گرنگ هەیە کە ئەمە بۆ هەرێمی کوردستان لەوانەیە مەسەلەن بنمونە باش نەبێ. طبعا بە شێوەیەکی گشتیمە هەر لە بیدایەتەوە باسمان کرد کە تەفسیرەکانی ئەنجومەنی دەوڵەت و ڕوونکردنەوەکانی لە قازانجی هەرێم نابێ. چکە اعتیماد دەکاتە سەر دوو سێشت، اعتیماد دەکاتە سەر قانونی ئیدارەی مالی، اعتیماد دەکاتە سەر قانونی موازنە و اعتیماد دەکاتە سەر با بڵێین دەستور. باشە دوایی هەر لەو خاڵەدا طبعا باسیەوە دەکات دەڵێ گومرگ داهاتی گومرگی لەو داهاتانە نییە، چکە داهاتی گومرگی دەڵێ 100% بۆ حکومەتی عراقیە. یعنی ئەوەی کە ناو دەبرێت ڕسمی گومرگی باجی گومرگی ڕسم و باجی گومرگی هەردووکی بۆ حکومەتی عراقیە لە 100% بۆ لە 100% بەڵێ بەپێی ئەوە بەپێی ڕای ئەنجومەنی دەوڵەت داهاتی خاڵە سنووریەکان. طبعا لە خاڵە سنووریەکاندا چەند بڵین داهاتمانەی بێت داهاتی وڵا بەگشتی نازانم تەفاسیلەکەی بەڵام داهاتی دیکە زۆرە یعنی هەر گومرگ نییە باج و ڕسمی گومرگی شتێکە و داهاتی خاڵە سنووریەکان شتی تر هەیە یعنی ئەوانەی تر لە 150 بۆ باڵین هەرێم دەبێت 150 بۆ حکومەتی عراقی بەڵام هی گومرگ بەپێی ئەو نووسراوی بەپێی قانونی ئیدارەی مالی و بەپێی ئەو نووسراوی ڕوونکردنەوەی ئەنجومەنی دەوڵەت 100% بۆ حکومەتی عراقی. ئەو داهاتی سنوورەکان بەس دەڵێ بەشێک لەو داهاتی سنوورەکان تەرخان دەکرێتەوە بۆ پارێزگاکان بەڵێ دەڵێت جگە لە ڕسمی ئەمە لە خاڵێکی تردا باسی ئەوە وایە چونکە بەشی زۆری داهاتەکان دەڵێن ڕسمی گومرگیە داهاتی سنوورەکان بەس دەڵم بەڕێکی کەمی تەرخان بکرێتەوە بۆ پارێزگایی کە خاڵی سنووری تێدایە وایە ئەوە گومرگ ناگرێتەوە گومرگ ناگرێتەوە بەڵێ ناوە داهاتی با بڵێن خاڵە سنووریەکە دەگرێتەوە بەڵێ باسی وەکو گەرازی ئۆتۆمبیل و نازانم ڕسمی بەڵێ کۆمەڵێک شت هەیە گەشتیار کاتێک کە چێتە دەرەوە کەمە وایە و داهاتە کەمە بەڵێ طبعا ئەوە گومر باسی گومرگمان کرد بەڵێ باسی گومرگمان کرد دوایی باسی بەکرێدان و مەسەلەن هەندێک ڕسومی دیکەی بەکرێدانی مڵکی دەوڵەت دەکات دەڵێ ئەوانە بەکرێدانی مڵکی دەوڵەت ئەویش هەر لە 100% بۆ بەغداد ئەویش لە 100% بۆ هینی دەگەڕێتەوە بۆ حکومەتی اتحادی بەس مامۆستا بزان بەس لە بەرگەیەکی لە غەراماتیشدا باشە لە سزاکان بەس ئەوەی کە پێویستە بە باج و ڕسومات پێشتر هەرێم دەیوت ئەو باج و ڕسوماتانەی کەیمە پێ یاساکانی ناوخۆی هەرێم وەردەگرین ئەوە لە 100% بۆ خۆمان بەس لەوێ لە 150 دابەشی کردوایە دەڵێ طبعا باسی هین دەکە ئەمە لە پارێزگاکانیش ئەنجومەنی پارێزگا جاری هەندێک دەسەڵاتی زیاد ینی هەندێک باجی هەیە هەندێک ڕسومات بەڵێ زائیدەن یعنی زیادکردن و کەمکردنی زائیدەن داهاتی شارەوانیەکان ئەوانە بۆ ئەوە دەبێت بۆ هین دەبێت بۆ پارێزگاکەیان بۆ هەرێمەکە دەبێت ئەوانەیە بەدەسەر ئەو باج ڕسوماتی کە لە 150 بۆ هەرێمە لە 150 بۆ بەغدایە ئەو بڵێن ئەوەی ناوخۆیە باج ڕسومات کە دەڵێ هەمووی بە فیدراڵی هەژمار دەکرێت چێ بە پێوەی یاسای فیدراڵی سەپێنراوە چێ بە پێی یاسای خۆجیەکان ینی لەوێ لە 150 بە 50 شەداتی باج و بڵێن ڕسوماتی ناوخۆیی بەڵێ ئەوەش بۆ هەرێم و بەغدا يعني مثلا قانونك الرك بعدين تفسيرك الرك اعتمادي كل سر قانوني إداري مالي لا قانوني إداري مالي هم أنا باس كراوا لما دي بيستونو طبعا وكو باس ما كرد كم خالوية ضل إيرادات هرهمي بو خزانة دولة دقيقة دواعي ببي قانوني أجر بوختكي باسي بكي بله دوم يعني ضل ضريبة ورسم ضريبة اتحادي كلا فقرية كما دي بيستنو باسكرا ولا قانوني إداري مالي باشا يان أويك القانوني إداري مالي يان أويك قانون هاوشي وكيل لهرم هي أو بعضو رسوماتك وردة جيرة أوانش 50 صدر 50 صدر ببي أوي رسومي يعني رسومي جمرك الزرائب لجمرك أو بو خزانة دولة دقرت ومن باسكر هي جمرك أوي بكريداني ملك كاني دولتها أو أنا شو بغراماتي شو طبعا خالد شوارن بس لو دكان طبعا مقاسة يعني ولا برجون دي هرمك تزاني أمام دولة ذكري مقاسي بكري لبين هرم حزيلية كان هرم بغداد وشونه يعني أمن بهم هرم حزيلية لو خالد بلام قال لقازان زينية لخازان زينية تزاني به روني كم وأجر رخصتها به تماشايك إما بقريمان
هەرێمی کوردستان لە مانگانە دەبێت 100 میلیارد یان 120 میلیارد دینار بداتە حکوومەتی عراقی. حکوومەتی عراقیش دەبێت تریلیۆنێک دینار بداوەنیا. حکوومەتی عراقی دەڵێ ئەوەی کە ئێستا هەیە با بڵێ دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت 100 میلیارەکە بخاتە سەر هەژماری وەزارەتی دارایی. ئینجا وەزارەتی دارایی پارەی تەواو دەنێرێ. ئەوە دەڵێ لە ڕووی قانونی و هیچ مانعێکی قانونی نییە، هیچ ڕێگریەک نییە تۆ بێی 100 میلیارەکەی لێکەم کەوە ئۆکیکەی بۆ بنێرە 880 میلیارد بنێری ئەگەر ئەگەر گریمان ئەوە 120 میلیارد بێ ئەویش تریلیۆنێک بێ 880 بنێرێ 120ەکەی خۆی لێ بژێرێتەوە. طبعا ئەمە گریمان سبەینێ کێشەیەک دروست بوو لە بەسەر داهاتی نانەوتی. حکوومەتی عراقی بە حساباتێک کە لای خۆی کردوێتی دەڵێ دەبێت 200 میلیارم بۆ بنێری. گریمان هەموو فەرزیات نییە باش یعنی خۆمە زۆر جارجاری وا هەیە تەوەقوعمان نەکردو شتێک سبەینێ لە حکوومەتی عراقیەوە شتێک ئیبراز کراوە دەڵێن وەڵاهی ئەوە بۆ کاتی خۆی ئەومان باز نەکرد. گریمان حکوومەتی عراقی بەو حساباتەی کە لای خۆی هەیە دەڵێ دەبێت 200 میلیارم بۆ بنێری. هی مانگی بنمونە بە بڵێ مانگی هەشت بنمونە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن نەخێر من 200 میلیارد نانێرم 100 میلیارد دەنێرم. ئەو کاتە کێشە بەپێی ئەو ڕوونکردنەوەیە بەپێی ئەم ڕوونکردنەوەیە حکوومەتی عراقی ئەگەر مەقاسە بێ دەڵێ زۆر باشە ناینێری من لای خۆم 200 میلیارد دەژێڕمەوە کەیکەت بۆ دەنێرم. وەکو لە 2024 کۆتا مانگەکان 2024 حکوومەتی عراقی لە مانگی دەوە وای نەکرد لە مانگی دەوە وای کرد مانگی دەهەندە چی بڕی مانگی 11 بڕی مانگی 12 هەر کەمەچی نرد وانە بوو باش ئەوە کەیکەی کوتی ئەمە داهاتی ناوخۆت نەگەڕاندوتەوە داهاتی ناوخۆ ئەوەندە دەکاو پارەکەی لێکەم کردەوە ئیتری نرد. بۆیە ئەم خاڵە بەنەتیجە خوا نەخواستە هیچ شاڵا هیچ مشکلێک دروست نابێت بەڵام مشکلێک دروست بێ لە بینی لەسەر حسابات لەسەر پارە لە بینی هەرێم و بەغدا ئەو کاتە بەغدا دەتوانێت بە ئاسانی دژی هەرێمی کوردستان بەکاری بێنێ. طبعا ئەو خاڵیان باشە ئەگەر بکەینەوە ئەگەر تێبینێکتمان بێ لەسەر ئەو یەک تێبینی ترمان هەیە ژەوەیە طبعا دەڵێ هەرێم بەردەوام لە قانونی موازنە هەر باسی دووسێ خاڵ دەکات دووسێ مادە دەکات دەڵێن مادانە پەیوەندی بە هەرێمەوە هەیە. تەفسیرە قانونیەکە دەڵێن نەخێر هەموو یاسای موازنە بە هەموو بەندەکانیەوە بەسەر هەرێمدا جێبەجێ دەکرێت تەنها ئەگەر بەندێک یان مادەیەک شتێک هەبێ یاسا گوتوێتی ئەمەیان هەرێم ناگرێتەوە دەگەرنا بەعام هەمووی هەرێمیش دەگرێتەوە. جاوچی تێدایە وەڵڵا ئەوە یعنی یاسای موازنەیە خاشتی زۆر تێدایە یعنی پێویستی بە با بڵێن شیکردنەوەیەکی زۆر هەیە. ئایا احتیمالی هەندێک مالی تێدا بێت لە قازانجیە مە بێت تا ئێستا بنمونە حسابمان بۆ نەکردبێ و احتیمالیشی بە پێچەوانەوە هەندێک مالی تێدا بێت لە زەرمان بێت بەڵام بە شێوەیەکی گشتی حکوومەتی عراقی دەتوانێت هەموو یاسای موازنە بەسەر هەرێمدا جێبەجێ بکات. بیکەینە ڕقم مامۆستا ئەو ژمارە ئەوەی کە بەڕێزت تشیت کردەوە ئەو ڕای ئەنجومەنی دەوڵات بوو کە دەڵێت لە 100% گومرگ و باج و ڕسمی گومرگی لە 100% فرۆشتنی مڵک و ماڵی دەوڵات بەکرێدانی دەوڵات لە 150 داهات و باجی فێدراڵی ینی بە پێیەوە بێت کە پێش لێدوانێکی بەڕێوەبەری دەرباز سنووریەکانی هەرێم و دەیگومانگانە داهاتی خەڵات سنووریەکان لە دەوروبەری 150 میلیارد 150 میلیارد بە گومرگەوە یان بە گومرگ بە گومرگەوە بەڵێ ینی بە پێەوە بێ بەغدا بە پێڕای ئەنجومەنی دەوڵەت لە بینی زیاتر 150 تا 200 میلیارد داوا دەکات بە پێەوە بێ خۆی هەر بۆچی ئەمڕۆ لە با بڵێن پێنج خاڵەکەی کە لە ئەنجومەنی وەزیران سەبارەت بە هەرێم باسکراوە کراوە بە قەرار دەڵێت لە مانگەکانی داهاتوودا دەبێ هەرێم 120 میلیارد زیاتر بکە. طبعا هەر بۆ وابزانم لەم مانگەوە هەرێم جگە لەوەی کە پارەی دەبێت لۆکو داهاتی نانەوتی بیدا دەبێت پارەی خانەنشین لێبڕینی خانەنشینیش بگەڕێنێتەوە بۆیە زیاتر دەکا بەڵام تەسەور دەکەم ینی بگاتە سەروی 150 میلیارد بۆ حسابێکە حکوومەتی عراقی دەیکات. هەرێم ڕازی نەبوو بەم تەفسیرە بۆ مانگە ئەگەر هەرێم ڕازی نەبوو ئەوە چۆنە ئایا ئەم پرسە کێشە دروست دەگەی خود بچێتەوە دادگای فێدراڵی و چکە پێشترندێک وەزیری کوردگویا وەزیرەکانی پارتی بتویان بەلوێ بچێتە ئەنجومەنی دەوڵەت بچێتە دادگای فێدراڵی و هەرێم ئەنجومەنی دەوڵەت داوای دوێنێری هەرێم کرد بوو ژنە چوو بوون وەزارەتی دارایی و دادی هەرێم طبعا داوایان کردبوو بەس نەچوو بوون لەبەرەوەی وڵا نازانم ینی بۆچی بۆ خۆیان بەچی مەبەستێک نەچوو بوون گویا گەر واژۆکەن دوای بڵێن ئەو ڕایەکەی پابەندە بۆ هەردوو لە هەر بۆ خۆی پڕایەکە ینی تەفسیرە قەرار نییە یعنی دەزانی چۆنە دوو لایەنی خەسم ناکۆک نەچوون بڵێن ئێمە دوو لایەنی ناکۆکین فەرموون تەحکیم بکەن لە بینماندا کاممان قەرار بۆ کاممان دەردەکەن. ئەنجومەنی وەزیرانی عێراق دوو راپۆرتی لەبەردەست بووە لەسەر داهاتی نانەوتی یەکی هەرێمی کوردستان یەکی بەغدا لێکدانەوەی ئەم دوو لایەنە بۆ مادە قانونیەکانی
دەستور قانونی موازنە قانونی ئیدارەی مالی جیاواز بووە گوتوێتی فەرموو ئەنجومەنی دەوڵەت ئێوە کە مختصن بەشیکردنەوە دەقە قانونی و دەستوریەکان ئێوە پێمان بڵێن لەم دوو راپۆرتە کامیان نزیکترن لە قانونەکان یعنی تەنها تەفسیر و ڕوونکردنەوەیە بۆیە ئەگەر چوبان لەوانەیە مەسەلەن بن لە ڕووی قانونیەوە بیان توانی بە هەر دیفاع لە ڕایەکەی هەرێم بکەن لەنا هیچ تەسیرێکی ئەوەی نەدەبوو بەڵام بەرحاڵ کە نەچوون ئێستا پێ ئێستا لە بەردەم چیدەن بێگلاکردنەوەی ڕێکەوتنێک لەسەر ئەنجومەنی بڵێن ڕاکەی ئەنجومەنی دەوڵەت یان هەر 120 میلیارەکە جارێ بنێرن بۆ وانکانی داهاتوش یانەوە پرسە بچێتە دادگای فیدراڵی دووبارە داوای خۆی ئەگەر بەعنی بڕای منی شەروا بوو ئەگەر پێشتر پێشەوەی بنێردرێ بۆ ئەنجومەنی دەوڵەت چوو بە محکەمەی ئیتیحادی باشتر بووە لە قازانجی فەرمانبەران بەتایبەت بۆ بابەتی موچە بەڵام ڕێی قانونیەکانی شوا بوو کە ئەگەر بشتێتە محکەمەی ئیتیحادی قسەی لەسەر ناکاتەوە جارێکی دیکە چونکە بابەتێک کە پێشتر قەراری لێداوە نایخاتەوە ناو با بڵین بەرنامەی کاری خۆی بەرحاڵ ئێستا ماوەتەوە با بڵین دیبلۆماسیەت و هەوڵەکانی هەرێمی کوردستان وەزیرە کوردەکان لەناو ئەنجومەنی وەزیران لەسەر بەڕێز سوودانی بۆ ئەوەی ئەم بابەتە کە وەکو باسم کرد کە لە کۆتاییدا دەبێت تا ڕقم حەل ببێ دەزانی ئەم بابەتە پاریش هەروە حەل بووە بەڵام وەکو ئەم ساڵ بڵین بنمونە نەکراوەتە زەجە دەنا پاریش هەر لە بینی با بڵین لەسەر ئەنی ڕێکەوتنێکی ناڕاگەیەنراو با بڵین لەسەر بینی 80 بۆ 85 میلیار مانگانە 80 میلیار 81 85 میلیار بووە ئەوەندە حساب کراوە بۆ ئەم ساڵ زیادی کردو مەسەلەن بنمونە 120 میلیارە 130 میلیارە 150 میلیارە و بەپێی ئەوەی کە دوجار حسابی دەکەن داهاتی گومرگ چەندە داهاتە فیدراڵیەکان 150 چەندەوەی کە دەبێت بگەڕێنرێتەوە ئەو بابەتانەی کە پێویستە بۆ هیم بێ بۆ حکومەتی ئیتیحادی بێ دەبێتە ڕقەمێک لە کۆتاییدا یعنی نەوت هەناردە بکرێتەوە بابەتی نانەوتی حەل دەبێت ئاسانترە نەوت هەناردە نەکرێ بابەتی نانەوتی ئاڵۆستر دەبێت بۆ ئێستاش گریمانە هەیە هەناردە نەکرێت وڵای ینی قسە دەکەین ینی وەکو باسم کرد خۆ لە ڕابردوو وەزیرینەوە 200 تەسریح لە چەند سعاتی داهاتوودا نەوت هەناردە دەکەین نەشبوو نزیکەی 2 مانگێک لەمەوە بەر ینی بەڵام مەبەستم بەڵام ئەو جاریان ڕێکەوتنەکە تقریبا ینی جددیترە شاملترە هەموو لایەنەکانی تێدایە تقریبا لایەنێک نییە ینی معارض بێ پێدەچێت شتێک بێ کە لە بینی هەمووان هەموو پێ رازی لە ڕووی بڵێن لەگەڵ تورکیاش ئامادەکاری بۆ کراوە چکە پێویستی بابەتی تورکیا بابەتێکی ترە تەوان نێوتی شەبوو ئەوەی دادگای پاریس کە بەڵێ بابەتی تورکیا دۆڕاندی تورکیا بەڵێ بابەتی تورکیا بابەتێکی ترە طبعا تورکیا اتفاقی لەگەڵ حکومەتی عراقی هەیە لە بەکارهێنانی ئەو بۆڕیەی کە لە فیشخابورۆ دەچێتە بەندەری جیهان کاتی خۆی لە هەفتاکانی سەدەی ڕابردوو لەسەر بۆ هەر بەرمیلێک نەوەت عراق 79 سنتی داوە بە تورکیا غەڵەت نەبم لە 2010 یان 11 جارێکی دیکەم اتفاقە تعدیل دەکرێت دەبێتە دۆلارێک و 9 سنت دۆلار و نیوەک نییەوەی بەغدا خۆی دەیدا دۆلارێک و 9 سنت دەداتە حکومەتی تورکیا لە بەرامبەر هەر بەرمیلێک چکەوەی هەرێم تقریبان دەگزادەگەێت 6 دۆلاری نزیکی 5 دۆلار و نی و شتێک زیاتر بووە هەرێم ئێستاکە ئیش بەکامیان دەکرێت ئەگەر هەناردە بکرێتەوە ئەوە سۆمۆ دەیفرۆشێ لەناوە هیچ علاقی بە حکومەتی هەرێمدانی وەکو فرۆشتنەکەی هەم بەڕێکردنەکەی هەم فرۆشتنەکەی سۆمۆ دەیکە بۆیە تورکیا لە ماوەی ڕابردوودا ئەگەر هیم کە هەر ئەردۆغان خۆی گوتێمەوە اتفاقە لە 2026 هەڵدەوەشێنینەوە بۆی داوای کرێنەوەتی زیاتر بکات بۆچی لەبەرەوەی اتفاقاتی نێودەوڵەتی بڕگەیەک لە ناو اتفاقەکەدا بەردەوام هەیە کە ئەگەر لایەنێک لە اتفاقەکە لە ڕێکەوتنەکە ویستی هەڵوشێن دەبێت ساڵێک پێشتر ینی ماوەک دیاری دەکەن بەنمونە ئێستا تورکیا ساڵێک پێش کۆتایی هاتن کە لە مانگی غەڵەت نەبوو مانگی 6 یان مانگی 8 ساڵی داهاتووە تقریبا ینی ئەو کۆتایی پێدێ ساڵێک پێشتر ڕایگەاندە دەڵێ من بم اتفاقە رازی نیم هەڵی دەوەشێنمەوە بۆچی بۆ ئەوەی عراق لەگەڵ بکەوێتە گفتوگۆ طبعا تورکیا نیازی زیاتری هەیە دەڵێت تۆ بەرمیلێک نەوت بە 70 دلار 80 دلار دەفرۆشی من بۆ دلارێک نووسم داوای لەوانەیە 5 دلار 6 دلار 3 دلار یعنی ڕێکەوتنە اتفاق ئەو کاتی جا عێراقیان ئەو کاتە دەبێت رازی بێ یان دەبێت بە دوای بەدیلی ئەودا بگەڕێ باشە بەس پێشتر بەڵام عمومەن پێم وایە عێراق رازی دەبێ ینی چەند خولەکێکمانەوە سوپاس دەکەین پێشتر بڵێن نەوتی هەرێم دەچێت زۆر هەژماری بانکیەوە هەتا وەختەی وەزان 5-6 هەژماری بانکیە بوو هەتا لە لوبنان بڵێن تقریبا 640
ملیۆن دلار ینی بەشی موچەی مانگی ئێستاش لێوێگیری خواردنەوە نەتوانرا بێنێتەوە ئەم جارە بە پێی یاسای بودجەبێ لە بانکی ناوەندی هەژمارێک تایبەتی بۆ دەکرێتەوە و هەرێم دەسەڵاتی بەسەر وەکو داهاتەکەی دانی وەکو نەکردنی دەسەڵاتی بەسەردانیە لەبەرەوەی دەچێتە سۆمۆ دەیفرۆشی پارەکە دەچێتەوە خەزانەی دەوڵەت ڕاست دەچێتە هەژمارێکی تایبەت بۆی دیار بچەندە بەڵام لای بانک مرکزی و لای وەزارەتی نەوتی عێراقیە پێشتر کۆمپانیەکان مەرجیویان هەبوو ئەنێگر کێشەیەکە بچێتە دادگەنی وڵاتیەکان ئەی چون ئێستا ڕازی بوون لەوەی کە چکە عێراقەوەی قبول نەبوو ئێستا کێشەیەکە بێت لە دادگای ناوخۆی عێراق یەکلا دەکرێتەوە ڕاستی هەتاوەکو ناوەڕۆکەکەی تا ئێستا زۆر ڕوون نییە ئەوەی کە دەکرێت زۆرتر تەسریباتی ئەعلامی و هینە بەڵام ئەوەی کە تاکیدەوەیە کە لە بری 16 دلارەکە حکومەتی عێراقی نەوتیان دەداتێ بە نەوت کرێنەوەکانداتی و پشکی خۆیان بۆ مەسەلەی گەر کێشەیەک هەبێ طبعا بیرمان نەچێ کۆمپانیایەکی نێودەوڵەتی دێت تەقییمی بەرهەمهێنان و تێچووی بەرهەم و ئەو ئیشانەکە کە کۆمپانیەکان لێرە دەیکەن لە ماوەی 2 مانگیان 3 مانگدا راپۆرتی خۆی دەدا بۆی ئایا بزانم 16 دلار زیادە کەمە تعدیل بکرێت و 16 دلار زیاد بێ زیاتران دەدات یعنی گریمان کۆمپانیەکە بڕیاریدا بنمونە لە چێڵگەی با بڵێین تاوکی یان لە شێخان بنمونە 16 دلار نییە پێویستی بە 20 دلارە ئەو کاتە حکومەتی عێراقی تەوان هەردوو لە حکومەتی عێراقیش و هەرێمیش و دەبێ و پارەی بدەن دەبێ بیکەنە 20 دلار ئەگەر کەمتر بوو گریمان کەمتر بوو دەبێت کەمیکەنەوە ئەو کاتە دەقی یاسای بودجێ بڵێن ئەوە یاسای بودجێ بڵێ چکە یاسای بودجێ بەو شێوەیە تعدیل کرا لە ئاخر مانگی 2 ئەمساڵ بەڵێ بۆ هەرێمیش نەوتەکە دووقات دەبێتەوە گەر سۆمەوەی فرۆشی چکە ئێستا وەزیردارای پێش لێ دوایدا بە 33 دلار 32 دلار بەرمیلێک نەوتیان دەفرۆشت لەبەرەوەی نەوت هەرێم نایفرۆشێ ئەو جاریان هەمووی سۆمۆ دەیفرۆشێ هەر بە سەری سۆمۆیە یعنی خۆی پارەکە چییە گریمە ینی دەبێت ئەوەی دەڵێن پارەی حکومەتی هەرێمی کوردستانە هینەوتی هەرێمە لە داهاتی گشتی عێراقدا بەشداری پێ دەکەین بەڵام ئەو کاتە بە سەعی سۆمۆ حساب دەکرێت و زیاترەوە بەڵێ وەکو یاسای کارگەری دارایی کرە سەردەمیەوە دەرچوو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم گلەیان هەیە بەڕێز لە لیژنەی دارایی بوو مام سەحمەد لە لیژنەی دارایی بوو ئەو کاتە ئێوە دەسەڵاتدارانی هەرێم تەنها ئاگادار نەکردەوە کە بە پێم یاسا بێ بەشی زۆری داهاتە ناوخۆیەکان بۆ عێراق گوێیان پێنەدان چی بوو چکە ئێستا لە ناو یاساکە خەزینەی هەرێمیش نییە وایە بەس خەزینەی پارێزگاکان هەیە وەکو گەنجینە ئەوەی کە دەڵێ دەگەڕێتەوە هەژماری پارێزگاکان بە پارێزگەکانی هەرێمیشەوە وەڵا ئەو کاتە طبعاً ڕاستە بەڵام ئەو کاتە هینێک هەبوو ئەمە 2019 2019 بۆ چوونی بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان وابوو کە لەگەڵ بەغدا هەڕێک ناکەون و بەغدا هەر نایەتە ژێربار بۆی هەر قانونێک دەردەچێ با دەرچوان ئیلتیزامی پێوە ناکەن تەمەنم بۆ چوونە هەڵەیە لەبەرەوەی تۆ کاتێک کە قانونێک دەردەچێت قانون بۆ 1 ڕۆژ و 2 ڕۆژ نییە لەوانەیە پاشی 10 ساڵی تر تۆ ئیشت بەو یاسایە بێ یان بەرامبەرەکەت بەم یاسایە بێ دەست و پێت ببەستێ ئەوجا هەر مادەی 29 نییە بەڕاستی مەکاتی خۆی لەسەر بەڵێ لەسەر مادەی تەسەوەر بکەم مادەی یەکەیان مادەی 2 لەسەر چۆنێتی ئامادەکردنی موازنەی هەرێم و پارێزگاکان لەسەرەوە کێشەمان هەبوو چونکە بەپێی قانونەکە دەڵێ چی دەڵێ موازنەی هەرێم هاوشێوەی موازنەی پارێزگاکانی تر چۆن ئامادە دەکرێت بەسەلەن دەڵێ جدولێکی تەخمینیە ینی تەوەقعاتە دەڵێ مەسەلەن بنمونە ئەو سێکتەرە ئەوەندە ئەو بابەتە ئەوەندە خەرجەکانی حکومەتی هەرێمی کوردستان دەکاتە بەو خشتەیە دەکاتە ئەوەندە داهاتەکانی حکومەتی هەرێمی کوردستان بەو خشتەیە دەکاتە ئەوەندە ئەمە هەروەکو شتێکی پێشنیار کراوە تەخمینیە ینی ئەنجومەنی وەزیرانی هەرێم ئامادەی دەکات ئەنجومەنی وەزیرانی هەرێم وەزارەتی دارایی ئامادەی دەکات دەچێتە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر دەدرێت کە دەنگی لەسەر دەنێردرێتە بەغدا ئەنجا لەناو بودجێ گشتی عێراقدا جێگە دەکرێت تەوان ئەمە بابەتەشی ئاڵۆزە ئەمە ینی بۆ ئامادەکردنی بودجێ هەرێم بابەتەشی ئاڵۆزە کاتی خۆی لەسەر ئەوە بە تایبەتی زۆر هیمان کرد کوتمان ئەمە ینی تعقیدە بەڕاستی بۆیە ئەو قسەیە فعلەن ڕاستە و کاتی خۆی ینی بەرپرسانی هەرێمەکانتان پێوتن بەڵێ بەدڵنیاییەوە بەڵام گوتیان ئێمە التزام ناکردین وەزارەتی دارایی هەرێم بڕیاریداوە لە برینی خانەنشینی ئەو لە سەڵاسیەیە کە جیاوازی بوو لە موچەی مانگی حەوت بیبڕێ موچەخۆران زیانێکی زۆر ناکەن چونکە ئێمە بەراچوونێکمان کردبوو بڵێن ئەگەر پلەدە تقریبان 4 ملیۆن قەرزدار دەبێ پێی بیداتەوە جا فەرمانبەر بە 3 ساڵە و خانەنشین بە
5 ساڵە بارگرانی دروست ناکە وڵا بارگرانی دروست دەکا بەڵام کاتی خۆی تەوان تۆ کە خانەنشینێک دەوێت بە یاسای عێراق خانەنشین بێ دەبێت هەموو بڕگەکانی قوبوڵ بێوانە لێبڕینی خانەنشینی لە هەرێمی کوردستان تا ئێستا لە 100 بووە دروستە بەس خۆ خەرەبوش ناکەنینەوە مامۆستا و چەند ساڵانی ڕابردوو بڵین ئەو بەزانیکەش هاوتا بکری بەڵام ئێستا بەسەر لە بەغدا لە 100 بووە بۆیە 100 دەبێتە 100 لە 2014 لەسەر فەرمانبەر حساب دەکرێت وەزارەتی هەرێم ئەو موچانەی هێژمار کردووە کە نەیداوە بەڵێ ئەوەی کە نەدراوە و لێبڕین کراوە هینگراوە هەمووی حساب کراوە بۆ خۆی بە نەتیجە غەدرە لە فەرمانبەر چونکە تۆ موچەیەک نەداوەتێت چۆن خانەنشینەکەی لێ دەجێڕیەوە بەڵام بەنەتیجە مادام قانونەکەی لە قازانجی فەرمانبەرانە بە تایبەتی خانەنشینی ئەوەش دەبێت قوبوڵ بێت. سوپاس دەکەین مامۆستا شیروان میرزا زۆر سوپاس مادومانکە دێنان پێشووی پەرلەمانی عێراق لە ژنەی دارایی سوپاسیان بەدون دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ